خەپۆلێ خەپۆلێ وەرە سەر ئەو میزانێ باسی ژیانی خۆتم لە ژیان نییە هەموو شتێکی نەئەوەمە مەرموعم لە دنیاە بەعەزت هەموو شتێکیمە ڕۆیشتن دانیشتن ئیسراحەت ئێزە بڕیارمدا ئێستا نەنایبم خەپۆلێ خەپۆلێ وەرە سەر ئەو میزانێ یەکدا قەراوە سەر بزانی ئێستا کە بەسەرکەوە ئەو قەڵەوە دەچیتە سەر میزانی میزانەکەمان 180 دەخینتەوە بەس سوڕایتەوە ئێستا 222 کیلۆ 222 کیلۆ بزانم باڵایەکەی چەندە باڵایەکەی 164 222 کیلۆ BMI-یەکەی فڕی ئەوە ئیشاڵڵا هەوڵ دەدەین ڕێڕەوگۆڕینی لە بۆ بکەین عەمەلیاتی ڕێڕەوگۆڕین ئەوە ڕاست حیسێب بکە 4 نەفەرە باز بکە ژیانت کۆ بە کوردی ژیانم زۆر ناخۆشەوی حساب بکەم ئێستا بە مردیمە معدەل مردیمە ئارێ بەخۆی نە کاسبیم پێ دەکرێت نە ژیانم ژیانە ناو سیارەش هیچ تەکسی دەکەم وەڵی خەوم نییە ئارێ ئەوانە ملم پێوە دەنووسێتەوە خەوم نییە چوە لێ کردی بێ مهرەبانی وەڵی خوشکەکەم لێرە عەمەلیات کرا بوو لە خۆشەویستیوی وتم باش ژیان بەوان ببەخشمەوە ئێستا خوشکەکەت کۆ زۆر باشە لە خۆی بەزیاد بیت ئەو چەند کیلۆ بوو ئەو 140 کیلۆ بێستا نزیکەی چەندە ناز 103 کیلۆ چوالەیە ژیانی وگۆڕدرا ئارێ وەڵڵا ئیشاڵڵا ژیانی توش دەگۆڕی قوربانت ئەوە شوانە باش 13 ڕۆژی هاتیە داومان دەرهینا بزانێ سەر بێتە سەر میزانی 222 کیلۆ بزان بوویتە چەند وەرەوە سەر میزانی وەرەوە سەر میزانی دەوی لە خوار 200 بەتەکید گوتم خوار 200 بزانە میزانە ها ئێستا کە دەکاتە 198 کیلۆ 198 کیلۆ یعنی 24 کیلۆ کم کردیان ڕۆژە 2 کیلۆ 2 کیلۆ تێدەگەی تقریبا 198 کیلۆ پاشێک ماجد کە دەبی بێتە خوار 180 ئێستا دیتان ئێستا 197 لەو بینەیە چه هەستەکتێ شوان زۆر خۆشە قەلبم لە خۆی بەزیاد الحەمدولێ دەستەکانی توش خۆش بی کار پشتیوانی دکتۆرەکانی هەر هەمویان دەست خۆشیان لێ دەکەم ئیشاڵڵا ژیانم گەڕاوە ئیشاڵڵا زۆر دادەبەزی بزانە چی دەکەین بزانە گۆتمان تیشێرت و کابەیە بەکاتن باشە تەمام میهرەبانی دڵسۆزی و لێزانی